لە چوارچێوەی بەسەرکردنەوەی هەموو ئەو دامەزراوانەی کە وەکو سەربازی ون خزمەت دەکەن و ڕۆڵی گرنگ دەبینن لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ئەمڕۆ گەلی کوردستان لەگەڵ بەرگری شارستانی سلێمانیدا دەبێت. لێرە لەگەڵ ئەم تیمانەدا بەشدار دەبین لە چۆنێتی ماندووبوون و ڕۆڵیان لە پاکردنەوەی شاری سلێمانی و لە چوارچێوەی هەموو ئەو هەنگاوانەدا کە دەینێن وەکو سەربازی ون بۆ پاراستنی سەلامەتی هەموو لایەک. ئەمڕۆ گەلی کوردستان فۆکس دەخاتە سەر ئەم سەربازە وونانەی بەرگری شارستانی. ئێمە هەر لەگەڵ سەرەتای هەڵدانی ئەم پەتایە تیمەکانی بەرگری شارستانی جگە لە ئەرکە سەرچەکانی خۆمان ئێمە لەم بەڕێبەراتیە تیبی CVRێنمان هەیە کە تایبەتن بە بایۆلۆجی و چیمیاوی تیمەکانمان خۆیان سازە ئامادە بوون دوایەوە هەستین بە ڕاهێنان بۆ سەررجەم قەزا و ناحەکان و هەروە دەستی یارمەتیشمان درێژ کرد بۆ ئیداری ڕاپەڕین و ئیداری گەرمیان ڕاهێنانمان بەوانیش کرد پێشەوەی پەتاکە داخڵ بێ بە کوردستان. کەواتە ئێوە پێش ئەوەی پەتاکە داخڵ بێ لە چوارچێوەی هەڵمەتی خۆپارێزی و چۆنەتی تەعاملکردن یا هەڵکردن لەگەڵ ئەم ڤایرۆسە ئێوە ئامادەکاریتان کرد؟ بەڵێ ئامادەکاریمان کردبوو چکە ئێمە پێشتریش هەر جلوبەرجی تایبەتمان هەبوو بۆ ئیشە ئەوە بوو وەکو پێشتر باسم کرد دەستی یارمەتی درێژکە بە فەرمانی پارێزگاری سلێمانی و فەرمانی وەزارەتی ناوخۆ لە هەموو قەزا و ناحەکان تیمی تایبەت بە دەرمانڕشتن و کاروباری بایۆلۆجی هەیە ئیستا و هەروە لە هەردوو ئیداری ڕاپەڕین و ئیداری گەرمیان و ئەم تیمانە ڕۆژانە سەرقاڵی دەرمانڕشتن شان بەشانی براکانمان لە تەندروستی و شارەوانی ئەمە جگەل لەوەی کە تیمەکانی بەرگری شارستانی وەکو خۆتان دەزانن لە هەموو حاڵەتەکانە لە ئامادە باشیان ئێستا لە هەفتی پێشوا بۆی ئەو شەپۆلی بارەبارێت چەندین ماڵ لە سلێمانی زیاد لە دووسێ ماڵ ئاوی تێچوو بوو ئەوەش فریاکەوتین چونکە ئێمە ئیشەکانمان بەش کردووە ئەو کارمەندانی تەنانەت کارمەندە ئیدارەکانی ناو بارگای بەڕێوەبەرایەتی ئێستا لەگە براکانمان لە هێزەکانی ئاسایش و پۆلیس لەسەر جادە واجب بەگرن وەکو واجبی لیژنەی ئەمنی ئەوە هەموو ئیشەکانە کیسایکە. کەواتە بەرگری شارستانی بە هەموو توانە مرۆیەکانەوە ئێستا لە ئەرکدان و لە خزمەتکردندان بە کاملی واجباتەوە بە کاملی کارمەندانەوە هەر هەمویان لە ئەرکان لە ئەفسەران لە کارمەندان لە بنکەکان هەمویان لە ئەرکان هەر ئەرچی جۆرا و جۆر ئەرکە ڕئیسەکەی خۆمان کە 24 سعات لە هەفتەیەکە هەموو بنکەکانمان کارمەندی ئامادەی تایە بۆ هەموو حاڵەتەکانی ئاگرکەوتنەوە و ڕووداوە سروشتەکان تیمەکانی ئەوەی کە ئێستا جەنابتان ئەیبینن وا خەریکی خۆ ئامادەکردن و خۆسازدانن بۆی بچن بۆ یەکێک لە گەڕەکە میلیەکانی سلێمانی بەمەبەستی دەرمان ڕشتن تیمەکانی کەمان بەیانی زوو لەگەڵ شانبەشانی برابەڕێزەکانمان لە پۆلیس و ئاسایش و هێزە ئەمنیەکانی تر لەسەر جادەن لیوایەکی سلێمانی لەسەر جادەن بۆ گرتنی کاری چاودێریکردنی شەقامەکانی و ئەو کارانی کە لایەن لیژنەی ئەمنی سلێمانی و پیانەست بەڵێ کاک دیار ئێوە وەکو بەرگری شارستانی ئەگەر پێمان بڵێ ئێستا لە 95 زیاتری خەڵک لە ماڵەکانی خۆیانن تەنها ئەو کەسانە لە دەرەوەن کە لە ئەرکدان و خزمەت دەکەن پێمان بڵێ ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە زیادی کردووە یاخود کەمی کردووە یاخود ڕووداوێکی ئاگرکەوتنەوە هەبووە لە چوارچێوەی قەدەغەی هاتوشۆدا ئێوە بتوان کۆنتترۆلی بکەن یاخود بکەوێتەوە ئێوە بچن بەهانای کەس ڕووداوی ئاگرکەوتنەوە هەبووە چەندین ڕوودا هەبووە کە چوین بەهانایانەوە و کۆنتترۆلمان کردووە بەڵام ڕووداوی ئەو ئامادەبوونی ئەندامانی خێزان لە ماڵە هۆکارێکی سەرەکیە بۆ کەمبوونەوەی ئاگر یعنی جەناب دەزانی لە هەندی حاڵەتە بۆ نمونە سەرۆکی خێزانەکە و خێزانەکەی فەرمانبەرن مناڵەکانیان لە مناڵ زۆر جار مناڵەکانە بن بە هۆکاری ئاگرکەوتنەوە بەڵام ئێستا خۆشبەختانە بەهۆی ئامادەبوونی هەموو ئەندامانی خێزانەکە ئاگرکەوتنەوە بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردو یعنی دەکرێت بڵێن ڕێژەکە زۆر کەمی کردووە ڕێژەکە زۆر کەمی کردو توان بڵێم لە 180 بەرەژوور کەمی کردو باشە کەواتە ئێوەکو بەرگری شارستانی ڕێنمایی چیتان هەیە بۆ هاوڵاتیان کە ئێستا هەمووان لە ماڵەوەین بە تایبەتی هەندێک حاڵەتێک ئێمە بەردەوام بەریەکەوتنمانەیە کارەبایە غازە بەکارێنین
ڕێنماییمان چییە بۆ ئەوەی کە ئێمە زیاتر خۆمان بپارێزین خۆشببختانە کەەوەی جەنا بدوتت کە ئاگرکەوتنەوەش کەمی کردوە یا ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە زۆر کەمی کردووە بۆ ئەوی بتوانین هەر نەشی هێڵین ئەوەی کە ئێستا ڕوونم کردەوە بۆ بەڕێزت ئێستا هەمومان لە ماڵین هەموو ئەندامانی خێزان ئێستا هەڵەیەکی باو هەیە لە ناو خێزانەکانی خۆمانە کە دایشێکیا باوشێ بە مناڵەکەی هەڵێ هەسە ئەو تەباقە داگرسێنە قۆرەکەی بخەسەر مع العلم ئەوە ئیشی ئەو مناڵە نییە حەقە دایکەکە یا باوکەکە خۆی هەستی ئەو ئیشە بکە زیاتر ئەو شوێنانی کە سەرچاوی کارەبان یاخود سەرچاوی ئاگرن یا غازن حەقە بە هیچ شێوەیە نێڵن مناڵ دەستکاری بکە یا مناڵ بەکاری بێنێ ئەبێ ئەو شتانە لەژێر سەرپەرشتی سەرۆکی خێزان یا خێزانەکەی ئەو شتانە بەکاربێنێ بۆی ڕووداوی دڵتەزیێن نەکەوێتەوە بەڵێ کاک دیار ئێوەکو بەرگری شارستانی کە هاوشانی یەکە ئیداری و خزمەت گوزارەکانی دیکە لە ئەرکان و ڕۆڵ دەبینن لە خزمەتکردنی گشتیداوە هاوکارن بۆ ئەوەی کە هەمووان پێکەوە ئەم دۆخە تێپەڕێنین و سەلامەتی گشتی بپارێزین ئێوە چی بە خەڵک دەڵێن و چ داواکاریەکتانەیە کە تاکیدکەنەوە لەوەی کە زیاتر پابند بین و لە ماڵەکان بمێنینەوە بۆ ئەوی هەمومان پێکەوە هاوکار بین بۆ ئەوەی بەسەر ئەم دۆخەیە سەرکەوین لە پێناوی سەلامەتی خۆیانە لە پێناوی تێپەڕاندنی ئەم دۆخەیە بە کەمترین زەرەر داوایان لەکەین ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێ بکەن ئێمە هەموو دەستگا ئەمنیەکان لە خزمەتی جێبەجێکردنی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و بەڕێبەرایەتی گشتی تەندروستیین بۆیە داوایان لەکەین بە هیچ شێوەیەک بۆ کاری زۆر زەڕوو نەبێ نێنە دەروانێ بە هیچ شێوەیەک ئێمە لە دەرەوەین ئێمە خۆمان و تیمەکانمان و هەموو یێزەکانی یاسایشی ناوخۆ لە دەرەوەین بۆی خزمەتیوانکەین دەستیان ماچەکەین نێنە دەرێ تا ئەم پەتایە بە کەمترین زەرەر بە کەمترین کارەسات بەسەر ئەم میلەتی ئەمەیە تێپەڕێ ماندوو نەبن خۆتان و ئەفسەران و کارمەندانتان کە وەکو سەربازی ون خزمەت دەکەن و ڕۆژانە 24 سعات لە ئەرکان جێدەستان دیارە و ئیشەڵا ئێوەش سەلامەتە بن و هەموو لایەک پارێز زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش کاک ڕێکانەوە ڕۆژانە چۆن کار دەکەن و چۆن بەچی بیکانیزمێک کۆڵان و شەقامەکان دەرمان ڕێژەکەن بەڵێ ئێمە فەرموو لەگەڵ ما بێت ڕۆژانە بەپێی ئەو جەدوڵەیە کە بەڕێز بەڕێوەبەر بۆماندا دیارەکات ئەو کۆڵانانە نامان بۆ دیارەکە مەسەر بۆیەنە ئەمڕۆ کۆڵانی گەڕێکی قالاوەکەی سەرجەم بۆ کۆڵانانەوە کردووە کە بەڕێبەر بۆمان دیارەکە تیمەکە چینە ئەو شوێنەوە هەر لە کارمەندانی خۆمان جادەکانمان بۆگرن ڕۆژانە ئەمە ئەرکی ئەم تیمەیە هەر لە دەستپێکردنی بڵاوبوونەوەی ئەم پەتایە ئەم تیمە لە ئەرک و ئازبان بەبێ دابڕان لە مای 20 کاتژمێرە سەرجەم ئەو شوێنانەمان کردووە سەرجەم شەقامەکانی شاری سلێمانی سەرجەمیان پاگەشت کراوە لێرە ئەمە سپاسێکی تایبەتی بەڕێبەراتی تەندروستی سلێمانی گەم بە تایبەتی کاکسەروەر کە جۆری ئەم دەرمانە لەلایەن بەڕێزیانەوە بۆمان ئامادەکراوە ئەوان دەرمانەکەمانێنێ ئێمەش ئەرکەکان جێبەجێگەین و ئەو شوێنانە پاکش کاک ڕێکان ئێوە ماندوو دەبن چی بە خەڵک دەڵێن بۆ ئەوەی کە خۆیان بپارێزن و نێنە دەرەوە لە ماڵەکان تاقە داوایەکمان لە هاوڵاتیان ئەوانە ڕزیان لێکەین تکایان لێکەین ئەوانەی کە لەسەر شەقامەکانیشن هێزە ئەمنیەکان ڕۆڵەی ئەم وڵاتن خەڵقی ئەم نیشتیمانن ئەوانیش خێزانیان هەیە بۆیە هاتوونەتە سەر شەقامەکان بۆیە ئەوان لە ماڵەوە بن و ئەم تیمەی ئێمە بۆیە هەموو سپیمان پۆشی و ئەم تیمە بۆیە ئەوان ڕژ نەپۆشن تکامان وایە ڕجایان لێەکەین تاقە شتێککە ئێمە داوایان لێەکەین کە پابند بن نێنە دەرەوە قەتعی کۆنتاکتکەن ئەمە ئیشەڵا ئەمە شتەیە پەڕێنین سلەیمانی لە زۆر لە هەموو شارەکانە پێشنگ بۆ تکامان وایە لەمەشە پێشنگ بین و ئەمانەوێت خەڵک کەمترین زیان بەر هاوڵاتیان بکە ئامانجی ئێمە ئەوەیە کە کەس تووشیان بەتان نەبێت بەس پابندبوونی هاوڵاتیانمانەیە تکایان لێەکەین چیان ماجەکەین دەستیان ماجەکەین بەس نێنە دەرەوە بۆ ئەم ماوەی خۆیان بگرن بەس ئەو داواکاری ماڵەوە ئەمەی کە ئێمە ئیکەین بە یەکلایەنە ناکرێت ئەگەر هاوڵاتیان لەگەڵ ئێمانە هاوکار نەبن بە یەکلایەنە بە هیچ شێوەیەک ئەمە بێمە ناکرێت دەستخۆشییان لێکەین زۆر هاوڵاتیان پابند بوون بەس داوای پابندبوونی زیاتریان لێکەین تاقە تکای ئێمە ئەوەیە
ماندوو نەبی وەکو کارمەندێکی بەرگری شارستانی دەبینین لە ئەرکدان ووە کار دەکەن و ماندوو دەبن دەستی ماندووبوونتان دەکوشین ئێوە سەربازەونەکانن چیت هەیە بۆ خەڵک بۆ ئەوی زیاتر پابند بێت تۆ کار دەکەی بۆ ئەوی ژیانی ئێمە بپارێزی تۆ وەکو کارمەندێک کە ماندوو دەبی لە پێناو چیا ئەمە دەکەی سەرەتا سپاس بۆ جەنابتان دەستان خۆش بێ لەبەرەوەی ئەوە کۆبینیمە لە ئەرکتان و جەنابیشتان وەکو ئێمە هاتوون سەیری ئەرک و مانوبوونی ئێمەکەن وهروە بۆ پرسیارەکەی جەنابی شۆمێەوە بڵێم کە ئێمە وەکو تیمی بەرگری شارستانی کە پیاوانی ئاگژێنەوە لە سەرەتای دروستبوونی ئەم ڕووداوە لەلایەن کەسانی شارەزای بەڕێبەرایەتیەکەمانەوە خولێکمان بۆ کراوە بۆ مەبەستی پاشگرنی شەقامەکان وهروەها ڕاستە زۆر ماندووە بین بەڵام ئێوارە کە ڕۆمۆ جەستەیەکی مرتاحمێ دەرونیم زۆر مرتاحم لەبەرەوەی نەخۆشیەکە خۆتان نەزانن کە هیچ کەس ناناسێ تەعاملکردن ناتوانانی لەگەڵ یا بکەیت و هیچ شتێکی لەگەڵا بڵێ جا لەبەر ئەوە وجدانم زۆر مرتاحە کە من بتوانم خزمەتێک بکەین وەکو تیمەکانی ئاگرکوژێنەوە و پیاوانی ئاگرکوژێنەوە بە مەبەستی ئەوەش کە داوا لە هاوڵاتیانەکەین کە بەڕاستی ئێمە ئەرکی خۆمانە پاراستنی ژیانی ئەوان ئەوەی کە لەسەر ئەوانە تەنها ئەوەیە پامبندی ڕێنمایەکانی تەندروستی بن لەبەرەوەی وەکو خۆ دەزانی تیمەکان کە ڕۆژانە کارەکەن بۆ خزمەتی بە هیوای سەلامەتی بۆ ئێوە بۆ هەموو لایەک کا گۆران تۆ یەکێکی لە نمونەی ئەو کارمەندانەی بەرگری شارستانی بڕۆین بە پێکەوە ئەوەندەی من بزانم زیاتر لە 20 ڕۆژە نەگەڕاویتەوە ناو ماڵ و مناڵەکەی خۆت و چکە بەو پێکە ماڵ لە دەرەوەی شارە پێمان بڵێ ئەم زانیاری ڕاستەکە بە من لای منە من وەک ئەفسەرێکی بەرگری شارستانی هەموو کات لە خزمەتی هاوڵاتیانین چونکە کاتەکە ئیسا ئەوهایە وڵاتەکەمان پێویستی بە ئێمەیە ئێمەش لەم کاتەیە هەرچی لەسەر پێمان بکرێ و لەسەر شارمان بێ سووری لێ ناکەین ئەو زانیارێت تەواوانی تۆ زیاتر لە 20 ڕۆژە نەچویتەوە ناو ماڵ و مناڵی خۆت بەڵێ بەڵام حەزم نەکردیسە لەم کەناڵەوە بێ بۆی نەبێتە شتێک بەڵام ئەو خزمەتی سەر شانمانە ئێمە هەموو کاتێ لە خزمەتی هاوڵات ماندوو نەبن من لە هاوڕەکان بیستم کە تۆ یەکێکی لەو ئەفسەرانەی لە نمونەی ئەو کارمەندە دڵسۆزانەی کە زیاتر لە 20 ڕۆژە نەگەڕایتەوە ناو ماڵ و مناڵەکەی خۆت و بەردەوام لە خزمەتی گشتیدان خوا ئاگای لێتان بێ و ماندوو نەبن و ئێمە دەستی ماندووبوونتان سەلامەت بێ دەستێەوەش خۆش بێ و سوپاسدانەکەم ماندوو نەبی پێمان بڵێ ڕۆژانە کە ئەم کارە ئەەکەی و ئەم ئەرکەت گرتوۆتە ئەستۆ لە پێناو چیا تۆ ئەمە ئەەکەی لە خزمەتی هاوڵاتیانین داواکارین لە هاوڵاتیان کە بە هیچ شوێنێنە دەرەوە ئێمە لە پێناوی ئەوانە ئەم ڕێکارەمان گرتووە دەبە لە سەر دەستپێشی ئەم نەخۆشیەوە هیوادارین کە هاوڵاتیان بڕۆنە ژوورەوە بە هیچ شوێنێنە دەرەوە تا پاکژی ئەم شوێنانە ڕابگرین بە پاشی کەواتە ئێوە خۆتان ماندوو دەکەن بۆ ئەوەی هەموو لایەک پارێزراوە ئێمە ئەرچی خۆمانە لە خزمەت هەموو هاوڵاتیش ئەم نیشتیمانەیە ماندوو نەبن لەشتان ساق بێ و سەرکەوتوو بن ئەمانە ئەو سەربازە ونانن کە ڕۆژانە لە ئەرکدان بە ماندووبوونیان دەیانەوێ هەموو لایەک بپارێزن ماندووبوونی ئەمان بەرپرسیارەتیەکە بۆ هەموو لایەکە زیاتر پابەت بین بە بنەما تەندروستیەکان و پێکەوە هەمومان ئەو دەستەواژێ بڵێنەوە با پابەت بین با لە ماڵەکانمان بمێنینەوە با پێکەوە هەمومان وڵاتەکەمان بپارێزین